لە نێوان هەولێر، ئەنقەرە و واشنتۆندا دەگوزارێت. ئەو ڕووداوە مێژوویەی کە ئۆجەلان ڕۆڵی سەرەکی تێدا دەگێڕێت. پەیمانگەی واشنتۆنی ئەمریکی بۆ لێکۆڵینەوە لە سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە راپۆرتێکی سێبەشیدا بە وردی باسی ئەگەری پەیامە مێژوویە چاوەڕوانکراوەکەی ئۆجەلان ڕێبەری زیندانی کراوی کورد دەکات و دەڵێت پەیامەکەی کاریگەری بەرچاوی لەسەر گۆڕەپانی سیاسی ناوچەکە و بەتایبەت هەرێمی کوردستان و سووریا هەروەها پەیوەندیەکانی تورکیا و ئەمریکاش دەبێت. بە گوێرەی راپۆرتەکەی پەیمانگەی واشنتۆنی ئەمریکی کە تیوار وەریگێڕاوە سەرەڕای داڕمانی هەوڵەکانی پێشووی پرۆسەی ئاشتی لە تورکیا، بەڵام لە ئێستادا بارودۆخی عێراق و سووریا و تورکیا گۆڕانکاریەکی بەرچاوی بە خۆیەوە بینیوە. بۆیە بە جۆرێک دەکرێت گەشتبینی بەدی بکرێت سەبارەت بە دانوستانەکانی ئێستای ئەنقەرە. لە راپۆرتەکەدا ڕوونکراوەتەوە کە تورکیا لە ئانووساتی ڕاگەیاندنێکی پەیامێکی مێژووی ئۆجەلاندایە. بۆ پێی سەرچاوەکان ئاماژە بەوە دەکەن کە ڕەنگە بەم نزیکانە جاوا لە ئەنجامانی پارتی کرێکارانی کوردستان بکات خۆیان هەڵبۆشێنەوە و کۆتایی بەو شەڕە درێژخایە نەبهێنن دژی حکوومەتی تورکیا. دەیان ساڵ ململانێ با کوێ دەکات. یەکلایکردنەوەی ململانەی پێنجدەیەی دەوڵەتی تورکیا لەگەڵ پەکەکە کاریگەری جدی لەسەر کۆمەڵێک بابەت دەبێت، بەتایبەت لەسەر سیاسەتی ناوخۆ تا دەگاتە پەیوەندیە نێودەوڵەتیەکانی وڵاتەکە. راپۆرتەکە پێی وایە کە یەکلاکردنەوەی ململانیەکانی تورکیا لەگەڵ پەکەکە دەتوانێت بربەستەکانی بەردەم پەیوەندیەکانی ئەمریکا و تورکیا لا ببات و ڕێگە خۆش بکات بۆ دووبارە ڕێکخستنەوەی پەیوەندیەکان لە سەردەمی ئیدارەی دووەمی ترامپدا. راپۆرتە ئەمریکیەکە لە درێژە قسەکانی داماژەی بەوە کردووە کە ئەمە ڕەنگە کاریگەری لەسەر پێشهاتەکانی سووریا شەبێت. بۆ پێی واشنتۆن هاوبەشی لەگەڵ یەکینەکانی پاراستنی گەلدا هەبووە کە بالقی سووریای پارتی کرێکارانی کوردستان دەناسرێن و لە ساڵی 2014ەوە بۆ بەرەنگاربوونەوەی داعش هاوبەشی لەگەڵ ئەمریکا هەیە. ئەم هاوبەشیەش لە مێژە تورکیایی تووڕە کردووە. لە راپۆرتەکەدا ئاماژە بەوە کراوە کە وردەکاریەکانی پەیوەست بە ڕاگەیاندنی پەیامە چاوەڕوانکراوەکەی ئۆجەلان بە ناڕوونی هێڵراونەتەوە و تورکیا بە مەبەست ئاشکرایان ناکات. ئەمەش بەشێکی دەگەڕێتەوە بۆ ئەوەی دوو دیالۆگەکەی پێشوو کە ئەنقەرە لەگەڵ پارتی کرێکاران لە نێوان ساڵەکانی 2019 تا 2011 و 2013 تا 2015 هەیبوو شکستی هێنا و توندوتیژی زیاتری ئەردۆغانی بەرامبەر کورد لێکەوتەوە. بۆیە لەم قۆناغەدا ئەردۆغان وردترە و بڵاوکردنەوەی هەموو زانیاریەکی سەبارەت بە قۆناغەکانی گفتوگۆ قەدەغە کردووە تا لەوە دڵنیا بێتەوە کە پرۆسەکە وەک خۆی دەڕوات. ئەوەش هاتووە کە ئەردۆغان بە نێوەندگرانی دەمپارتی و شاندی ئیمراڵی ڕاگەیاندووە ئەگەر ئۆجەلان هەڵوەشانەوەی پارتی کرێکارانی کوردستان ڕابگەیەنێت و ئەنجامانی پارتەکە بخرێنە ژێر چاودێری دەوڵەتەوە، ئەوە ڕێبەرە تەمەن 75 ساڵیەکە لە زیندان ئازاد دەکات. لە راپۆرتەکەدا هاتووە سەرکردایەتی قەندیل کە مراد قەرەیلان، جەمیل بایک، دۆڕان کاڵکان و کەسایەتیەکانی دیکەشیان تێدایە باسییان لەوە کردووە کە ئەوان کوردی لەدایکبووی تورکیان و لەگەڵ ئۆجەلان لە ساڵانی هەفتەکانی سەدەی ڕابردوودا زانکۆ بەناوبانگەکانیان بەجێهێشتووە بۆ دامەزراندنی پەکەکە وەک گروپێکی شۆڕشگێڕی مارکسی لێنینی کە ژیانی خۆیان تەرخان کردووە بۆ شۆڕشی نەتەوەیی و یارمەتیدانی ڕەنجبەرانی کورد لە تورکیا. ئەمەژە بەوە کراوە کە ئایدۆلۆژیای پارتەکە لە دوای کۆتایی هاتنی شەڕی ساردەوە جێگەی مشتومڕ بووە و دیار نییە کە ئایا سەرکردایەتی قەندیل ئەو ئیمتیازە بە تورکیا دەبەخشێت وەک بەشێک لە ڕێککەوتنی ئازادکردن لە ئیمراڵی و ڕاگرتن لە ماڵەوە کە پێشکەشی ئۆجەلان کراوە یاخود نا. بە پێی زانیاریەکانی ناو راپۆرتەکە سەرکردایەتی قەندیل ترسی ئەوەی هەیە کە تەنانەت دوای ئەوەی بەڵێنی لێبوردنیشیان بۆ دەربکرێت بەڵام ئەندامەکانی لەلایەن دەستگای هەواڵگری نیشتمانی تورکیا تیرۆر بکرێن. ئەمەش لە کاتێکدایە کە ڕەنگە سەرکردە بە ساڵاشوەکانی ئەو حیزبە دژایەتی هەڵوەشاندنەوەی یەکجاری یان دەستبەجێ حیزبەکەیان بکەن بەبێ ئەوەی هیچ یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی ئەو خەباتە بەدیهات بێت کە چەندین ساڵە لە پێناویدا دەجەنگن. بە گوێرەی راپۆرتەکە هێرشەکانی تورکیا بووەتە هۆی کەمبوونەوەی ئەندامانی پارتی کرێکاران لە ناو خودی تورکیا و هێرشە ئاسمانیەکانیشی تا دێت ئەندامانی ئەو حیزبە لە عێراق و سووریا دەکاتە ئامانج. لە راپۆرتەکەدا ئەوە هاتووە کە پێدەچێت ئەردۆغان سوود لە تەکنیکی ترس و تیرۆری ئەندامان و سەرکردەکانی پەکەکە ببینێت. ئەوە شاتووە کە ئەردۆغان سوورە لەسەر هەڵوەشاندنەوەی پەکەکە و کۆتایی هێنان بە چالاکیە سەربازیەکانیان. باشووری کوردستان لە راپۆرتەکەدا هاتووە هەوڵەکانی پێشووی تورکیا بۆ چەکداماڵینی پەکەکە لە ڕێگەی ئۆجەلانەوە بەشێکی شکستی هێناوە چونکە سوودی بۆ بەرژەوەندی هەرێمی کوردستان و
بە تایبەت بەرژەوەندیەکانی پارتی دیموکراتی کوردستان نەبووە. ئاماژە بەوەش کراوە کە پێدەچێت ئەم جارە ئەنقەرە ژیرانەتر مامەڵە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بکات. بۆ پێی پێشنیاریەوەی کردووە پارتی فشار بخاتە سەر پارتی کرێکارانی کوردستان بۆ وەڵامدانەوەی بانگەوازەکەی ئۆجەلان لە داهاتووشدا پارتی دەیەوێت ئەو ڕۆڵە لە نێو کوردانی سووریا تا بگەڕێت. ڕۆژاوای کوردستان لە ماوەی ساڵانی 2014 و 2015دا یەپەگا باڵادەست بوو دژایەتی دانوستانەکانی ئاشتی پەکەکەی لەگەڵ تورکیادا دەکرد. بەڵام گوێگرتن لە یەکینەکانی پاراستنی گەل و هێزەکانی هەسەدا دوای ڕووخانی ڕژێمی ئەسەد هەروە نەمایەوە و کەمی کرد. بۆ پێی دەسەڵاتدارانی نوێی سووریا بە پاڵپشتی تورکیا ڕایانگەاند کە دەیانەوێت هەموو خاکی سووریا بخەنە ژێر دەسەڵاتی خۆیانەوە بەو ناوچانەشەوە کە کورد کۆنتڕۆڵیان کردووە. بۆیە پاڵنەری وتوێژەکانی کورد لە سووریا لەگەڵ سەرکردایەتی نوێی دیمەشق لانی کەم بەشێکی پەیوەندی بە بوونی فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیاوە هەیە لە ئاسمانی سووریا. ئەمە جگەلەوەی چەند ئاماژەیەک لەلایەن دۆناڵد ترەمپەوە هەیە کە دەیەوێت هێزەکانی ئەمریکا لە سووریا بکشێنێتەوە. بەمەش دیواری ئەمنی بە تەواوی هەڵدەگیرێت. لە ڕاپۆرتەکەدا پێشنیاریەوە کراوە ئەگەر ئۆجەلان داوا لە یەپەگە بکات مامەڵەیەکی ئەرێنی لەگەڵ تورکیادا بکەن ئەوە پێویستە گوێ لە داواکەی بگرن. تەنانەت ئەگەر هەندێک سەرکردە لە قەندیلیشەوە فشار لە یەپەگە بکەن تا بە پێچەوانەوە مامەڵە بکات. ئەمریکا و کورد راپۆرتەکەی پەیمانگای واشنتۆن ئاماژەی بەوە کردووە کە ئەمریکا هەمیشە هانی گفتوگۆی تورکیا و کورد و کۆتایهێنان بە ململانەی لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان داوە. هەرچەندە واشنتۆن کاریگەریەکی کەم یان هیچ کاریگەریەکی لەسەر پارتە سیاسیەکانی تورکیا نییە، بەڵام دەتوانێت پشت بە یەکینەکانی پاراستنی گەل و هێزەکانی سووریایی دیموکرات ببەستێت. راپۆرتەکە گەیشتووە بەو ئەنجامەی کە تورکیا بیانووی پێویستی هەیە بۆ دوورخستنەوەی پارتی کرێکارانی کوردستان لە گۆڕەپانی سیاسی سووریا. بەمەش ڕێگە خۆش دەکات بۆ ئەوەی تورکیا لە زۆر بابەت هاوکاری لەگەڵ واشنتۆن و کوردەکانی سووریا بکات کە سوودی بۆ بەرژەوەندیەکانی ئەمریکا هەیە، وەک کۆنتڕۆڵکردنی داعش و ئاوەدانکردنەوەی وڵاتە و دامەزراندنی پەیوەندیەکی سەخامگیری تورکیا لەگەڵ هێزە جیاوازەکانی سووریا. هەر بۆیە لە کۆتایی ڕاپۆرتەکەدا ئاماژە بەوە کراوە بۆ ئەوەی واشنتۆن بتوانێت بەو ئامانجە بگات دەبێت بەردەوام بێت لە هەندانی یەپەگە و بە تایبەتی هەسەدا بۆ گوێڕایەڵبوون و وەڵامدانەوەی بانگەوازە مێژوویەکەی ئۆجەلان کە بڕیارە بەم زوانە بڵاوی بکاتەوە.